نوێترین چیرۆک دوێنێ عیلەیەک لەلایەن بوون 6 کەس بوون ئەو 6 کەسە هەمویان کاریگەر بوون بە سەحر و هەمویان کە قورئان لەسەر خوێندن زۆر حاڵیان تێکچوو گوتیان ئێمە خوشکمان تەهدیدی کرد یعنی خوشتی ئافرەتەکە تەهدیدی کردن گوتی وەعد بی ماڵ و لێ تێکدەم گوتی وەعد بی ماڵ لێ تێکدەم لە ماڵی ما تەلاسیماتی نووسیبەوە گوتی ئێستا هەمووە کچ تێکچوە و کوڕ تێکچوە لە ماڵی خۆن زۆر بە ئاسایی شت ئەبین منداڵەکان قورئانی لێدێن هەمویان تێکەچن ئەو لە خۆ ئەچی و ئەو لە خۆیە دات و یعنی یەک عیلە کاملی تێکدا بوو ئافرەتە بەسەبەب یەک ئینتقام ئەوە بوو کە عیلاقەیەک لە بینیان هەبوو ئەو دوو خوشکە لەسەر شتێکی دنیایی لە یەکتری عاجز ببوون ئامادە بوو بۆی کە سەحر لە خوشتی خۆی بکە ئەمن کەسێکی تر سەحری لە خوشتی خۆی کرد بوو لەوەی کە کچەکەی بووچی ئەو بوو ماڵی لۆ ناکرد هەستا سەحری لە کچەکەی خۆی کردووە لە خوشتیشی کرد بەس لۆی کە بەسەبەبی سەحر لەبەر چاویەک دی ڕەش بن بە ناچاری ماڵ لۆ کچەکەی جودا بکاتەوە کە لە کاتێکدا سەحر خەتەریاتی زۆر زۆرە